چارەسەری قەیوان گروپ. سڵاوتان لەبێ ئەم کینوی هەواڵەکانتان پێشکەشەکەین. سەرەتاش سەرەتایی چەند هەواڵێک. سەرۆکی پەرلەمانی کوردستان ڕایدەگەیەنێت ڕێگە لێگرتنیان بۆ چوونە ناو شاری هەولێر کودەتایە بەسەر شەرعیەتدا. لالان هێزێکی چەکدارەوە لە بازگەی پردەی ڕێگری لە تیمی ڕۆژنامەوانی کورسات نیوزکرا و کامێراکەیان شکێنرا و تەقە لە ئۆتۆمبیلەکەیان کرا. 120 تەن چەک و تەقەمەنی هاوکاری ئەمریکا گەیشتە خۆراوای کوردستان کە بە هەوڵی هێزەکانی دژە تیرۆر ئامادەکرا بوو. سیڤان دێ میسۆران نێردی نەتیۆگرتوەکان ڕایگەیاند ڕێگە نادەین سووریا پارچە پارچە ببێت. لێکردنیان لەلایەن چەکدارانی پارتیەوە سوکایەتیشیان پێکراوە و ئازاریشیان دراوە. لەگەڵەوەشدا کەلوپەلەکانیشیان دەستی بەسەرداگیراوە بەهۆی تەقەشەوە زیانی مادی بەر ئۆتۆمبیلەکەیان کەوتووە. بەرەبەیانی ڕۆژی 12 مانگە لە کاتێکدا کە تیمی کورسات نیوز لەگەڵ سەرۆکی پەرلەمانی کوردستان و ژمارەیەکی تر لە پەرلەمانتاران بەڕێوە بوون بۆ شاری هەولێر تا لەگەڵ گەیشتنیان ئەرکی پیشەی خۆیان لە ڕووماڵکردنی زانیاریەکانی ناودانیشتنی پەرلەمان ڕووماڵ بکەن. بەڵام لە بازگەی پشکنینی پردێ ژمارەیەکی زۆر لە هێزی چەکدار ڕێگە لە سەرۆکی پەرلەمان و پەرلەمانتاران دەگرن و دایانگێڕنەوە بۆ شاری سلێمانی. تیمە ڕۆژنامەوانیەکەی کورسات نیوزیش کە لەگەڵیاندا بوو ئەوانیش بێبەش نابن لەو ڕێگریە و نەک ڕێگەیان نادەن دەرباز بن بۆ هەولێر. بەڵکو و سەرباری ڕێگریەکە ئەو چەکدارانە دەست دەگرن بەسەر کامێرا و تەلەفۆن و کەلوپەلەکانیاندا و تەقەش بەسەریاندا دەکەن و زیانی مادیش بەر ئۆتۆمبیلەکەیان دەکەوێت. کە گەشتنەوەی ئەمە هەر لە دوورەوە هەستمان بە شتێکی نامۆ ئەکرد لەوەی کە ژمارێکی زۆر چەکدارێکی زۆر لەوێ ئامادە بوون چەکدارێکی زیاد لە حەد لەو بەردەم بازگەکە بڵاویان پێکرا بوو شتێکی زۆر ناتەبعیانی هەستێ ئەکرد ئەمە شتێکی ناسروشتی لەم لێرەدا ڕوئایە. ڕۆشتین ئێمە دوا ئۆتۆمبیل بوون لە ئۆتۆمبیلەکانی سەرۆکی پەرلەمان کە گەشتنەوەی ئۆتۆمبیلەکانی سەرۆکی پەرلەمانی ڕێگەدا بڕۆن بەڵام ئێمە کە گەشتنی لەگەڵ پێچکردنەوەی بوون نزیکی 20 چەکدار